خۆشتان لێبێن لە دووەم ڕۆژی فستیڤاڵی تەکنۆلۆژیا و داهێنانم لە شاری کەرکووک. ئەمڕۆ باس لەو پرۆژانەکەین کە لەم فستیڤاڵەدا بەشداریان کردووە. لەگەڵم بن با یەک بەیەکی پرۆژەکان ببینین. ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵەکەیە، ئێوە وەکو چی لێرە بەشدارن؟ پرۆژەکەی ئێوە چی بووە گەر ڕوونکردنەوەی لەسەر پرۆژەکەتان؟ بەڵێ من خۆم خريجي محەد تەقەنی کەرکووکم دووەم ساڵم محەد تاوم کردووە و وەکوش دیارە لە هەموو کولێژ و محەدەکانە کۆتا ساڵەکان بەحسێک دروستەکرێ یان با بڵێ مەشروعی دروستەکرێ ئەتر هەیە بە عەمەلی بێت یان بە بەرنامەیەک بێت دروستیەکەن. ئەم فستیڤاڵش بۆ دابینکراوە یان بۆ دانراوە بڵێن بۆ کەسانی کە بەشدار بوون بەتایبەت ئێستا من وەکو گروپەکەین گروپێکمان دروست کردووە یانی بەرنامەیەکمان دروست کردووە بەسەر ئاستی هەموو محەد تەقەنیەکەی بە سێم دەرچوو سواز بخۆ هەمیشە جێگای دەستخۆشی و شانازیە بوو ئێمە و لەگەڵ ئەوەشدا بەرنامەکەمان لەسەر ئەوەتانێک کە کەسێک بۆ نمونە قەرز بگرێتەوە یان بیداتەوە لە بۆ نمونە ئێستا ئەم بەرنامەیەمان دروست کردووە بە هاوکاری ڤیژۆڵ بەیس لەنا ئەو بەرنامەیەشدا 30,000 پوڵمان بەکارهێناوە. یوزەر فۆرم یەکەم باسی لەواکە بۆ نمونە ئەم بەرنامەیە زیاتر لە فرۆشتەکان یان شەریکێکە ئیش بکات کەسێک دێت شتێکەوات بە قەرز باشە ئەم کەسە ناوی تۆمارەکەێت لەگەڵ ژماری مۆبایلەکەی و لەگەڵ ڕقم هەویەکەی و لەگەڵ ناوی ئەو ئەشەیە کە ئەیباتە لامان و لەگەڵ ئەوەی قیمەی ئەو ئەشەیە کە ئەیباتە لامان هەموو شتێکی تیا تۆمار ئەکرێت. دومی ئیشی ئەم بەرنامەیە ئەوەیە کە ئەم کەسە بێ قەرزەکەی بداتەوە یان بە تەواوەتی زیادی کات باشە دیسانەوە ئیشێک کراوە ینی ئیشێک ئەوە نییە سەبوو نمونە ئەم بەرنامەیە تۆ سری بۆ نمونە نمونەیەکی بەسیط باسکەین لە دوکاندارەکانە سێرەکەی نمونەیەکی بەسیط فرۆشگایەک دەفتەرێکی داناوە ئەم دەفتەرە بۆ نمونە ناوی تۆمارەکات و قەرزەکە ئەنووسێتەوە و ژماری مۆبایل و ئەم شتانەی خۆ نەخواستە ئەم دەفتەرە بفوتێتر نەتۆ نازانی ئەو کەسە کێ بوو چەندێکی لەلات ماوە چەندێکت داوەتەوە. ئەم بەرنامەیە شتێکی لەو شێوێتانەیە. یوزەر فۆرمی سێشمان هەیە بەشی پرێنتە ئەمە وەکو بەڵگەیەک پارچە پلیتێکی وەرەگرێت ئەو کەسە وەکو ئەوی کە لە لای بمێنێتەوە ئایا ئەمە چەندێکی ماوە لای ئەم کەس لای ئەم شەریکەی کەشتی بردووە و لەگەڵەوەشدا بەروار و ساعاتەکەیشی دیارە ئێتر هەر ئەوە ناکەیە یعنی ئیشی دوکاندارەکان بە تایبەتی ئاسانەکات بە بەرنامەیە. پرۆژەکەی ئێوە چییە و چۆن کارتان کردو لەم پرۆژەیە؟ پرۆژەکەی ئێمە سیستەمی دەرەجەدانەوەی قوتابیانە لە زانکۆیەکان ئێمە سیستەمێکمان دروست کردیە کەوا مامۆستا و سەرۆک بەش و قوتابیەکان ئەکاونتی خۆیان هەبێت و سوود لە سیستەمەکە بدینن. کاتێک کە دێتن مامۆستایەکان دەتوانن دەرەجەکانی خۆیان ئۆتۆماتیکی لە داتەبەیزدا داخل بکەن پێویست ناکاتن قوتابی پرسیار لە مامۆستایەکە بکاتن هەردەچی لە سیستەمەکەی ئێمە چەک دەکاتن دەرەجەکانی خۆی ئەبینێ. ئەکاونتی ئەدمینەکان کە دەدرێتە سەرۆک بەشەکان ئەتوانێت هەموو دەرسەکان ببینێ واتاگە بێ دەرەجەی قوتابیەک بەرز کاتەوە یان دەستکاری بکە یان خەلەلێک هەبی ئەدمینەکە دەتوانین دەرەجەکەی بۆ چاک بکاتەوە و کاتێک دێتن کە دەرەجەی قوتابیان ئەدرێتەوە ریزۆڵتی فاینەڵیان پێویست ناکە بچی لە سێڤەرێک وەری بگریتەوە سێڤەرەکە لۆدێکی یەکجار زۆی لە سەوی مەسەلەن گەڕ بڵێن کاژمێ دوی نیوەڕۆ دەرەجەکان دابەژەکرێ قوتابی هەیە لەبەر لۆد لەسەر سێڤەرەکەی هەتا شەویش درەنگانی شەویش دەرەجەکەی خۆی نابینێتەوە. ئێمە وامان لێکردێت دایرێکتری لە بۆ ئیمێلەکەی قوتابی بچی هەر قوتابیەک لە زانکۆدا ئیمێلێکی تایبەت بەخۆی هەیە کاتێک کە دەرەجەکان ئیعلان دەکرێت یەک بەتنە کلیکی لەسەر دەکەی لە خلالی 5 دقە 10 دقەچی لە بۆ هەموو قوتابیەکان دەرەجەکانی خۆیان وەردەگرنەوە. ئێوە ئەو پرۆژەیە کارتان لەسەری کردووە ئێستا؟ ئەو پرۆژەیە کاری لەسەر دەکرێتن حالیەن لەگە زانکۆی سەلاحەدین کۆلێجی زانست کاری لەسەر دەکرێت دەمانەوێت ئەمە دیمۆیەک لە کۆلێجی زانست بەش کۆمپیوتەر دیمۆیەکی ئەوها پابلیش بکەین زانی چۆن دەبێتن ئەگە فیدباکەکان باش بێتن سیستەمەکە گەورەتر دەکەین بۆ زانکۆیەکان تریش تەرخانیەکەین. باسێکی ئەم پرۆژەیەم بۆ بکە و گرنگی ئەم فستیڤاڵە لە چیایە؟ ئەم فستیڤاڵە ساڵی جارێکەکرێتەوە بۆ بەرەوپێشچوونی گەنجەکانمان لە بواری تەکنۆلۆژیا و داهێنان ئەمە هیوادارین کە زیاتر ئەم چالاکیانە بەردەوام بن لەبەر بەرەوپێشچوونی گەنجەکانمان لە بواری تەکنۆلۆژیا و داهێنان. باسی پرۆژەکەی خۆت بکە ئەو پرۆژەیە خۆی لە چیا بینێتەوە؟ پرۆژەکەی ئێمە کارپرس مۆنیتۆرینگ سیستەمە بۆ پارێزگاریکردن لە ژینگە ئێمە چەند گەنجێکە کۆبووینەوە لە مەحەدۆکە قوتابیانی مەحەدی کەرکووکی ئەهلی ئاساین بە دروستکردنی ئەو بیرۆکەیە کە هەر کاتێک ئەم حاوی زڵە پڕ ئەبێت ئەوە ڕاستەوخۆم بە مەسج ئاگاداری جەماعەتی شارەوانی ئەکاتەوە OPA و لۆکیشنەکە ئەنێرە بۆ جەماعەتی شارەوانی تاوەکو بێن زڵەکە کۆکەنەوە بەشکو ژینگە پیستە بێ بە باشترین شێوە ئێمە مەکرۆمەتەن هەستان بڵێکە بە ئاردینۆ و JSM دروستمان کردووە ئەتوانین ئەم پرۆژە زیاتر بەرەو پێش بەرین کە نەک
تەواوی چۆمڵی کەرکک تەواوی کوردستان و عێراقش سوودی لێوەرگرێ ئەم پرۆژەیە لە فەڕەنسا و هۆڵەندا ئیشی پێ ئەکرێ سیستەمێکی زۆر پێشکەوتووە بەڵام من بە شێوەیەکی سەرەتایی دروستمان کرد و ئەتوانین کە بە تەواوەتی سوودی پێ بگەین بە جەماعەتی شارەوانی ئەگەر بێت و سەپۆرتی ئەم پرۆژەی ئێمە بکەن. چۆنێتی کارکردنی چۆنە ئەوە بۆ نمونە؟ چۆنەتی کارکردنی ئەمە ئاردینۆیە کە کۆنێکت کراوە بە GSM لە ژوور ئەڵتراسۆنێک سانسەرێکی لەسەرە هەر کاتێک کە زبڵەکە بگەیە بە 50 سانتیم واتە بە نیوەی حاویەکە ئەوە ڕاستەخۆ و گڵۆپە زەردە ئەگرسێت و لە ئاگادارکردنەوەی هەبێت هەر کاتێک کە گەشت بە تەواوی پڕبوون ئەوە ئێستا وای دانە زبڵەکە پڕبووە گڵۆپە سوورەکە ئەگرسێ و نامەیەک یەکسەر بە جەماعەتی شارەوانی هەنێرە. لە بە خۆت ناسێنە و باسێکی پرۆژەکەت بکەم. من محەممەد لە خوێندکاری دواناوەندی مام قاسم پیشەیم وبسایتێکم دروست کردەوە بۆ بەرنامەی کراکراو کە بەکارە بۆ بەرنامەکانی دیزاین و مۆنتاژ و 3D و بەرنامەکانی ئەندازیاری کە لە ستۆرەکانی کە بەپارێ من لێرە بە کراکراوی بە خۆڕایی دامنەوە کە هەموو بەشەکانی بە فری کراوەتەوە. باشە چۆن کار ئەکات ئەم وەبسایتە؟ وەبسایتەکە لینکێکە لە گوگڵ سێرچی بۆکەیت و وەبسایتەکە بۆ هێنە هەموو بەرنامەکانم تیادانەوە بە یەک کلیک بەرنامەکە داوەزن وەکو وەبسایتی تر نییە چەند ئەنگاوی داوەزە بە یەک ئەنگاو داوەزن. باشە گرنگی ئەم فستیڤاڵە لە چی ئابینی تا چەند گرنگە توانای گەنجان دەرئەخەن؟ جگەر لەوەی کە توانای گەنجان دەرەخات ئەتوانێت کۆنتاکت لەبینی ئەو کەسانەیە دروست کات کە لێک بوارە ئیشەکەن یەکتر ناناسن بۆ ناسینی خەڵک زیاتر بۆ نمونە کە دوو کەس دووباری جیاوازە ئیشەکان توانێت سوود لێتر وەرگن کە وەکو زانیاری وەکو شتی تر بێک بەخشن. باسی دووەم ڕۆژی فستیڤالەکەم بۆ بکە ئێوە وەکو چی لێرەن و کارەکانی ئێوە چییە؟ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو تیمی نیو لایف و لایف ئەکادمی کە ئەمە تیمێکی پزیشکیە کە ئێمە لێرە ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤالەکەیە ئێمە لێرە ئامادەین بۆ پشکنینی خوێن واتە ئەو کەسانی کەوا نازانن فەسیلەی خوێنیان چییە یاخود بۆ پشکنینی زەخت یاخود شەکەرە و فەحسی ئەسنان کە هەموو بەشەکانی پزیشکی ئێمە لێرە پشکنینی بۆ ئامادەبووان ئەکەین و فستیڤالێکی بەو شێوەیە لە کەرکووک زۆر گرینگە کە هەموو کەسێک ئەتوانێت بەشداری تیا بکە و زۆر سپاس بۆ ئێوە. مامۆستا ئەگەر باسی کارەکانی دووەم ڕۆژی فستیڤالەکەم بۆ بکەی و باسێکی ئەم ئامێر و ئەکادمیایش بکەی. ساڵتان لێ بێ بەخێر بێن ئێمە وەکو ئەندامانی لیژنەی باڵا لە دووەم ڕۆژە هەڵدەسین بە هەسەنگاندنی ئەو پرۆژانی کە بەشدار بوونە لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستان تاکو ئێستا ئێمە 20 پرۆژەمان هەیە لە فستیڤالەکە لە بەیانیەکەوە سەنگاندنیان بۆ کراوە ئینشاڵڵا لە کۆتایی دووەم ڕۆژدا تەقیمەکرێن و خەڵاتە درێ بە یەکەمەکان بۆ نمونە ئێمە پلەی یەکەم و دووەم و سێماندانە ئێمە وەکو ئەکادمی سکۆکا ساو بەم فستیڤالە یەکەم ڕۆژی دوێنێ بوو کە پێکات بوو لە سپیکەر و پەناڵەکان ئەمڕۆ دووەم ڕۆژێتی و ئینشاڵڵا تەقیمەکرێن و خەڵاتەکان دابەشەکرێ بەسەر لە یەکەمەکانی پرۆژەکە. زۆر باشە مامۆستا ئەگەر باسێکی ئەم ئامێرە بکەم ئامێرە چییە؟ ئەم ئامێرە ئەمە هیچ کۆمپانیای سیسکۆیە بۆ نمونە ئێمە ڕاکێکمانەیە سویج و ڕاوتەری تایە ئەمانە بەکاردێ بۆ نێتوۆرکی ئەو شوێنانی کە ئێمە ئیشی تیاکەین وەکو تەکنەلۆژیا بۆ نمونە کۆمپانیامانەیە پێویستی بەوەیە کە ئێمە چەند کۆمپیوتەرێک بەسیم بە یەکەوە لە ڕێی ئەم ئامێرانەوە ئێمە ئەو کۆمپیوتەرانە بەسیم بە یەکەوە داتاکان لە بینی کۆمپیوتەرەکان ئەگۆڕین بۆ نمونە من ئەمێ ڕسمێ لە کۆمپیوتەری یەکەمەوە کە لە تابقی یەکەمە بینێرم بۆ تابقی چوارەم لە ڕێی ئەم ئامێرانەوە ڕوا بێ ئەوەی پێویستیم بە ئەنتەرنێت بێ بۆ نمونە ئێمە لەمایە سیفادەی چیەکەین لەوانەیە زۆربەی ئەو کەسانە پرسیارکە بڵێ من ئەتوانم لە ڕێی وایەرێکەوە دوو کۆمپیوتەریان لە ڕێی هاپێکەوە سێ کۆمپیوتەر ڕابط بکەم ئێمە لێرە سیفتی تایە سکیۆریتی تایە بۆ نمونە پرایڤیتە یعنی ئەو کەسی کە ئەیەوێ داتەکانی خصوصیەتێکی بێ هاک نەکرێ بە ئاسانی ئەتوانێت لە ڕێی ئەم کۆمپانیایەوە کە سیسکۆیە بۆ نمونە کۆمپانیای ترشمانەیە بەڵام وەکو سیسکۆ کە یەکەم کۆمپانیای لەسەر ئاستی شەبکات و نێت.
گەیلان سلااوت لێ بێ ئەوە کۆڕە کلیکۆم لەم فستیڤالە بەشدار بوونە گەر باسێکی ئەوم بۆ بکەیت چۆن بوو؟ زۆر بەخێر بن ئێمە کۆڕک تیلیکۆم زۆر خۆشحاڵ بووین کە سپۆنسەری فستیڤاڵی تەکنۆلۆژیا لە کەرکووک بووین بۆ سەپۆرتکردنی گەنجەکانی ئەم شارە کە لە هەموو پێکاتەکانش هاتوونەتە ئێرە. باشە گرنگی ئەم جۆرە فستیڤاڵانە لە چیا ئەبینیتەوە زۆر گرنگە ئەو توانای گەنجەکان دەرئەخاوە ئەکا گەنجێک داهێنانێک بکات توانای خۆی هەبێ لەم جۆرە فستیڤاڵانە دەری بکات. ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر گرنگە بۆ گەنج بە تایبەتی تەکنۆلۆژیا لەبەرەوەی ژیان هەمووی لەسەر تەکنۆلۆژیا ئەڕوات ئێمەش سپۆنسەر بووین بۆی زیاتر گەنجەکان سەپۆرت بکەین و نەک لە کەرکووک لە هەموو شارەکانش ئەم جۆرە پرۆژەمان زۆرە. وەک خۆتان ئامادە بوون دوێنێ ڤیسیڤاڵەکە دەستی پێکرد کارەکانی دوێنێ کۆتایی پێات ئەمڕۆکە ئەو پرۆژانەی کە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان و خوارو و ناوەڕاستی عێراق و کەرکووکەوە هاتبوون پێشبڕکەی لەسەرەکرێ لیژنە ئەو لیژنەی کە بڕیارەدا لەسەر یەکەم و دووەم و سێمی پرۆژەکان ئەم لیژنەیە ئەمڕۆ بەسەرکردنەوە بەسەر پرۆژەکان هاچێتەوە و وردبینی لێکە پرسیار لەو فێرخوازانەکە کە پرۆژەکانیان دروست کردووە بۆی کە هەڵسەنگاندنی بۆ بکە لە دوای هەڵسەنگاندن و بڕیاردان لەسەر بڕیاردانی لیژنەکە یەکەم و دووەم و سێم خەڵاتەکرێ کە بە خۆشبەختانەوە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانی خەڵاتەکانی دابین کردووە بۆ ئەو فێرخوازانە ئێمە لێرەوە سوپاسیانەکەین وەکو لیژنەی ڕێخەری ئەم فیستیڤاڵە کە هەڵسا بە دابینکردنی خەڵاتەکان چالێکەکانی ئەمڕۆکە جگە لەمە وەرکشۆپێکمانە بێ مامۆساهارکان پێشکەشێکا وەرکشۆپێکەوە کارێکی عەمەلی چۆن بتوانین بە شێوازێکی پراکتیکی کار بکەین لە بواری تەکنۆلۆژیایە هەر بۆ ئەو فێرخوازانەی کە لێرەن وەکو بەشداربووی پرۆژەکان و ئەو میوانانەی کە ئامادەشە بن أو وركشوبمان هي لقل خلاطكان. يعني احنا منصتنا هي كان هدفها الاساسي مساعده الفقراء وهي منصه عطاء الالكترونيه. الهدف مالتها كان انه نربط بين المتبرعين والفقراء وصراحه كلش فخورين يعني بمشاركتنا ومشاركه كليتنا يعني والفوز بهاي الجائزه الجيده. هو بدعم نائب رئيس حكومه اقليم كردستان شنو احساسك؟ طبعا يعني احساسنا بالفخر يعني انه اكو هيك اشخاص بحكومتنا دي يدعمون هيك مشاريع وكطلاب يعني نحس بالثقه انه جهدنا بدا يروح سدى وقاعد يدعمونا يعني حتى اكو هواي طلاب ثاني ممكن ايضا راح يتعبون ويشاركون بهيك مشاريع ممكن تفيد المجتمع وتوصل العراق لمرحله افضل بعد ان شاء الله بالمستقبل. تمام. اسمك واسم الكليه؟ انا اسمي محمد طارق، اسم الكليه التقنيه الاداريه بغداد. أنا طالب وائل من الكلية التقنية الهندسية قسم البيئة والتلوث. المشروع مالتي هو عبارة عن محطة بيئية متنقلة، يعني المحطة تقيس التلوث على عدة مناطق يعني بعيدة عن مكان الإطلاق مالتها وأماكن بعيدة صعب الإنسان يوصلها يعني بأي طريقة أخرى، فهاي تكون أكثر أماناً وأكثر دقة بالقياسات. أحب أشكر منظمين المهرجان على هاي الدعم والخطوة يعني الجيدة للشباب، يعني هم يدعمون الأفكار مالتنا حتى يخلونا نستمر بالتطوير ونقدر نقدم أشياء أكثر بالمستقبل حتى نطور مشاريعنا، لأن نشوف أكو دعم واهتمام من قبل الشركات الحكومية. تمام. هدية هو بدعم نائب رئيس حكومة أقليم كردستان الأستاذ قبات طالباني، شنو توجه؟ نحب نشكره على هاي المبادرة الحلوة وهاي الدعم. احنا إن شاء الله راح نكون قد هذا الدعم وراح نطور من مهاراتنا بالمستقبل حتى نكون جيل أحسن ومثمر بالمستقبل. بصراحة طبعاً أنا الحمد لله والشكر حتى المرتبة الأولى مهرجان KTI. مشروعي هو عبارة عن جهاز يهجم على درون أو يقطع الاتصال للدرون التجسس على البيوت. إذا جاء شخص طير درون فوق بيتك وقام يصور وينتهك الخصوصية فهاي ما حد يقبلها يعني. الجهاز راح يقوم إنه يتحسس أكو درون، يكشف أكو درون موجودة قريبة عن البيت ويقطع الاتصال مال اتصال الكاميرا الخاص بها. ففكرة الجهاز تعتمد على ثغرة موجودة ببروتوكول الواي فاي 802.11 الاي والبي والجي. هاي البروتوكولات بالمانجمنت فريم بها غير مشفرة، فالجهاز يعني ممكن يحقن
البيانات بحيث يقطع الاتصال بها. وطبعا الجهاز يعني تكلفته جدا مناسبة، وأيضا قانون استخدامه، لأن أجهزة التشويش حاليا لأن هو مو تشويش، هو مثل ما ذكرت الطريقة، قانون استخدامه ويستهدف فقط درون، يعني ما يأثر على أي شيء حواليه. شنو إحساسك يعني أخذتي مرتبة أولى هو بدعم نائب رئيس حكومة إقليم كردستان؟ طبعا أشكرهم جدا الشكر لهم. وطبعا بصراحة الأحلى شيء بالمهرجان يعني إنه تلقى ناس تقدر أفكارك. أكثر شغلة عجبتني تشوف ناس مهتمة بالتكنولوجيا، ناس تقدر الأفكار، تقدر التطور يعني، وتحاول تمضي بهذا المجال يعني. دوامین پێشانگای کەرکووک بۆ تەکنۆلۆژیا و داهێنان کۆتایی پێهات کە زیاتر لە 20 زانکۆ و پەیمانگا لە کوردستان و عێراق تێیدا بەشداریان کردبوو. خەڵاتی یەکەم و دووەم و سێیەم بۆ سێ باشترین پرۆژە دیاریکرا کە بە سپۆنسەری جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز قوبات تاڵەبانی بوو.